ئازیزان دووبارە سڵاوتان و لەگەڵتان بەردەوامین شانۆ وەک دایکی هونەرەکان کە ئاوێنەیەکە بۆ پیشاندانی قوڵای کۆمەلگا لە ئێستادا ئینستیتیوتی داکۆ لە نوێترین هەنگاویاندا دەرگایەکی بەڕووی شانۆدا کردوێتەوە یا بەڕووی شانۆکاراندا کردوێتەوە ئەویش لە ڕێگەی بڵاوکردنەوەی یەکەمین گۆڤاری داکۆ بۆ شانۆ کە گۆڤارێکە بێتە پردێک لە نێوان شانۆکاران و لە هەمان کاتدا خوێنەر و لە هەمان کاتدا بینەریش. قسە لەسەر ئەم پرۆژە گرنگا کەین لەگەڵ زۆر بەڕێز ئاراز عەبدوڵڵا کە یەکێکە لە ستافی گۆڤاری داکۆ بۆ شانۆ. کاک ئاراز سڵاو دەبێت ئەم کاتەوە باش بەخێر. زۆر سپاس، سڵاو لە ئێوە و سڵاو لە بینەرانی. سپاس بۆ تۆ بڕیاردان لەسەر ئەوەی کە گۆڤارێک تایبەت بێت بە شانۆ چۆن بیرتانەوە کردەوە، چۆن ئەم کارەتان دەست پێ کرد؟ ڕاستیەکەی لە دوای قەیرانی داراییەوە لە هەرێمی کوردستان بڵاو کراوە کللتوریەکان بە شێوەیەکی گشتی ڕوبەڕووی وەستانیان داخران بوونەتەوە. هەنگاوی بڵاوکردنەوەی گۆڤارێک تایبەت بە شانۆ لەو ڕوانگەیەوەیە. زۆر باش. ئەمە چی لە خۆ ئەگرێت؟ بۆ نمونە ئەگەر باس لە ژمارەیەکی گۆڤارەکە بکەین، چی تیادایە، چی تیا بڵاوەکرێتەوە، شانۆکاران چاوەڕێی چی لە گۆڤارەکە بکەن؟ بەڵێ، ژمارەیەکی گۆڤاری داکۆ بریتە لە بڵاوکردنەوەی وتار، گفتوگۆ، شانۆنامە، هەروەها بابەتی ڕخنەی سەبارەت بە شانۆ کە نووسەران و هونەرمەندان بابەتەکانی خۆیان ئەنێرن و ئێمە ژویان بڵاوەکەینەوە. باش، یەکێک لە کێشەکانی شانۆ و شانۆکاران لە ئێمە کەمی ڕخنەی جددیە. ئەکرێت بڵین لە ناو گۆڤاری داکۆیە شوێنێکی تایبەت هەیە بۆ ڕخنەگران، بۆ ڕخنەگرانی کە بە جددی لەسەر شانۆ و لەسەر شانۆکاران نووسن. بێگومان ئەو هونەرمەندانی کە لای ئێمە بابەت بڵاوەکەنەوە، ئەو بابەتانی کە بڵاوی ئەکەنەوە بابەتی ڕخنەی، بابەتی تیۆری، هەروە دەقی شانۆیی، ناوەڕۆکەکانی ناوەڕۆکێکی هونەری و تیۆری لە خۆگرێ. هەر بۆ نمونە کاکدانا ڕەوف لە لای ئێمە بابەتی زۆر زۆر باشی تیۆری بڵاو کردوتەوە کە سەبارەت بە دەقە کلاسیکەکانە. کۆمەڵێک نووسەری تریش لە گەنجەکان لە نووسەرانی پێشووتریش بابەتیان بڵاو کردوتەوە. زۆر باشە. کرێ بینمە هەوڵێکە بۆ بە ئەزمونکردنی هەموو بابەتە شانۆییەکان یاخود نەخێر بۆ دانانی تیۆریکی نوێ لە شانۆیە. بە شێوەیەکی گشتی وەکوتم هەم بابەتی تیۆریتیە، هەم بابەتی شانۆنامەی تایە، بابەتی هەمەڕەنگ لە خۆگری، ینی بە تەنها یەک لایەن ناگرێتەوە. بۆیە بە شێوەیەکی گشتی هەم شانۆکاران، هەم خوێنەران، هەم هونەرمەندانیش سوودی لێ بینن. باشە، چێن ئەو کەسانەی کە بابەتەکانیان لە ناو گۆڤاری شانۆیە، لە ناو گۆڤاری داکۆ بۆ شانۆیە بڵاو بێتەوە؟ لە گۆڤاری داکۆ بۆ شانۆیە شانۆنامە نووسەکان کە شانۆنامی کوردی ئەنووسن بابەتەکانیان بڵاوە بێتەوە. هەروەها ئەو شانۆکارانی کە توانای وەرجێڕانیان هەیە لە زمانی دیکەوە بابەتی وەرجێڕانی تایبەت بە شانۆی بڵاو ئەکەنەوە. لە لایەکی ترەوە ئەو کەسانی کە توانای خوێندنەوەیان هەیە لەسەر نووسەرێکی دیاری شانۆیی یا لەسەر تیۆریەکی دیاری شانۆیی لە ناو ئەدەبیاتی شانۆی جیهاندا بابەتەکانیان بڵاو ئەکەنەوە. هەروەها وەکوتم نووسەرانی گەنج و نووسەرانی بە ئەزمونیشی تێدایە. بۆ نمونە وەکو ئاماژەم پێەیە کاکدانا ڕەوفێکە لەو نووسەرانی کە ژمارەیە کتێبی بەرچاوی لە بواری شانۆیە بڵاو کردوتەوە، لە هەمان کاتا نووسەری گەنجیشی تێدایە کە تازە دەست بە بڵاوکردنەوەی بابەت ئەکا. لە لایەکی ترەوە وەرگێڕمان هەیە کە وتاری تیۆری لە ناو ئەدەبیاتی شانۆی جیهانیەوە هێناوە وەری ژێڕاوە لای ئێمە بڵاوە بێتەوە. هاوکات نووسەری کوردمان هەیە کە شانۆنامەی نووسیوە و لە ناو گۆڤارەکەی بڵاو ئەبێتەوە. ئەم هەمە ڕەنجیەوە ئەکا کە ڕنگڕێژێکی تایبەت بە بواری شانۆ لە گۆڤارەکەدا ڕنگ بداتەوە و خوێنەران، شانۆکاران، هونەرمەندانی سوودی لێ ببینن. چۆن هەڵسەنگاندن بۆ ئەو بابەتە ناکرێت کە لە گۆڤارەکەی بڵاوەکرێتەوە؟ بەڵێ، بێگومان لە گۆڤارەکەی نووسەران ژمارە یەکەم بە شێوازێکی تایبەتتر دروست کراوە، زیاتر لە ڕێگەی پەیوەندیکردن بووە بەو نووسەرانی. ژمارە یەکمان بۆ بکەیت کە چی تایە و چاوەڕێی چی بێگومان ژمارە یەکەم کەمێک جیاوازتر بابەتەکە دروست کراوە یان ژمارەکە دروست کراوە. لە ژمارەکانی دواترا بێگومان بەم جۆرە نابێ. لە ژمارە یەکەمە ئێمە هەستاین پەیوەندیمان بەو کەسانەوە کرد کە پێمان وابوو ئەتوانن لە بواری تیۆری بنووسن بۆ گۆڤارەکە، یان لە بوارێکی دیاریکراو بنووسن بۆ گۆڤارەکە، یان بەشێکی زۆر لەو نووسەرانەی کە لەم ژمارەیە بابەتەکانیان بڵاو ئەبێتەوە پاشخانێکی معریفی دیاریکراویان هەیە لە مەجای شانۆیە و توانیویانە پێشتر لەم بوارەیە بابەت بڵاو بکەنەوە یان نووسینیان وتار بڵاو بکەنەوە. ئێمە لە ژمارەی یەکەما لەبەر ئەوەی وەکوتم پێشخانێکی میدیایی تایبەتمان نەبوو یان بڵاوکراوەیەکی تایبەتی میدیاییمان نەبوو بۆ گۆڤارەکە، هەستاین
خۆمان پەیوەندیمان کرد بەم هونەرمەند و نووسەرانەوە بۆ ئەوەی بابەتەکانیان بۆ ئێمە بنێرن و لەوێ بڵاوی بکەنەوە. بەڵام لە ژمارەکانی ترا بێگومان کە ڕۆژی شەمە ئێمە مەراسیمی بڵاوکردنەوەی گۆڤارەکە ئەنجامەین لە سلێمانی لە هۆتێل ڕامادا، بێگومان کاتژمێر 3 دوای نیوەڕۆیە، لەوێ ئاماژە بەوە ئەدەین کە نووسەران چۆن ئەتوانن بەشدار بن، ئەو لێرەش بێگومان هەر ئاماژە بەوە ئادەین. لە ژمارەی داهاتووە نووسەران لە ڕێگەی وێبسایتی داکۆ داکۆ.کورد ئەتوانن کەی ئاردی ببورن، ئەتوانن بابەتەکانیان بنێرن و دواتر لە ڕێگەی لیژنەیەکەوە هەڵسەنگاندن بۆ بابەتەکانەکرێ ئەو بابەتانەی کە ئەگونجێن لە داکۆ بڵاو ببنەوە بێگومان وەرئەژیرێن و بڵاو ئەبنەوە و ئامادەکاری ئەکرێ بۆ ژمارەی دووەم و بابەتەکانیش وەکو ئاماژەم پێەیە وتار لە خۆئەگرێ، شانۆنامە لە خۆئەگرێ، بابەتی ڕخنەی لە خۆئەگرێ، یان خوێندنەوەی تایبەتی لەسەر کتێبی شانۆیی یان هونەرمەندانی شانۆی جیهانی یاخود ڕەخنە لەسەر ئەو نمایشە شانۆیانی کە لێرە پێشکەش ئەکرێن کە بەداخەوە 2 ساڵێکە ئێمە ئاستی پێشکەشکردنی نمایشی شانۆیمان دابەزیوە، هاتووەتە خوارەوە بە تایبەتی لە شاری سلێمانیا کە پێشتر سلێمانی دەواازەیەکی زۆر گەورەتر بووە بۆ پێشکەشکردن و بەرەمێنانی نمایشی شانۆی، بەڵام لە ئێستاە زۆر ئەم ئاستە دابەزیوە. خۆشبەختانە داکو ئەوێ لەوێشەوە ئیش بکە، لەو هەنگاوەشەوە ئیش بکە. هەر بۆ نمونە بەر لە بڵاوکردنەوەی ئەم گۆڤارە ئێمە لەگەڵ گروپێک لە شانۆکارانی شاری هەڵەبجەی خۆشەویست هەستاین بە هێنانی نمایشێکی ئەوان شەوێکی لەبیر نەکراو، نمایشێکی شانۆی شەوێکی لەبیر نەکراو کە لە داڕشن و دەرێنانی هونەرمەند خەڵات نەوزاد بوو. ئێمە ئەم نمایشەکە لە هەڵەبجە پێشکەش کرا، دواتر سپۆنسەریمان کرد و هێنامان لە سلێمانی پێشکەشمان کرد و داکۆ ئێوێ لەم ڕوەشەوە خزمەت بە شانۆ بکەن، نەک بە داکۆ تەنیا گۆڤارێک نییە و چەند بابەتێک لەسەر شانۆ بڵاوکاتەوە گۆڤارێکی وەرزی بێت. بەڵێ ئەگەر ئێمە باسی ئینستیتیوتی داکۆ بکەین کە پێناسەکەی ئەوەیە بۆ گەشەپێدانی هونەر و کولتور بە شێوەیەکی هەمەلایەن وەکو لە ناونیشانەکە دیارە ئیش لەسەر کولتور و هونەرەکات و ئەوێت لەم پانتاییە چالاکی هەمە جۆر بەرهەم بێنێ، چالاکی هەمە جۆر پێشکەش بکە لە کوردستان، بە تایبەتی لە ئێستا لە سلێمانیا چالاکیەکانی چڕتر کردوتەوە بۆ وەرزی نوێ، زنجیرەیەک چالاکی هەمە جۆری هەیە لە ناویە وەکو ئاماژەم پێەیە هێنانی نمایشی شانۆیی بۆ سلێمانی، دروستکردنی ئەم گۆڤارەکە ئەتوانم بڵێم 6 مانگێکە پێوی سەرقاڵین. خۆشبەختانە ئەوە هاتوۆتە بەرهەم و یەکەم ژمارەی کە 19 بابەتی هەمەلایەنی نووسەران و شانۆکاران لە خۆ ئەگرێ لە ڕۆژی شەمە بڵاو ئەبێتەوە. دیوێکی ترکە گۆڤارەکە ئێوە گرنگی پێ بدا بریتە لە توێژینەوەی ئەو توێژەرانی کە لە بواری شانۆیە توێژینەوە ئاکەن. بۆ نمونە لەم ژمارەیە 2 توێژینەوەمان هەیە کە یەکێکیان توێژینەوەیەکی ئەکادمی بەڕێز دکتۆر دڵشاد مستەفایە، ڕەنگە ئێستا من نەتوانم ناوی هەموو بابەتەکان بێنم. ئەمە ئەم بابەتانەی کە لە ژمارەی یەکە بۆ نەتوێژینەوەشی لە پاڵ ئەو شتانی ترکە ئاماژەم پێ. باشە، چۆن بیرتانەوە کردوتەوە کە گۆڤاری داکۆ بۆ شانۆ گۆڤارێکی کاتی نەبێت، چەند وەرزێک یان چەند ساڵێک بەردەوامی هەبێت و دواتر نەمێنێت؟ خۆی ئەمە بەرپرسیارەتێکی زۆر گەورەیە لەسەر ئینستیتوتەکەی ئێمە کە ئەبێت لە ڕاستیە ئەم هەنگاوی کە ناوێتی ڕنگرێژەکەی بە جۆرێک بێت کە بەردەوامی هەبێت. بۆچی؟ لەبەرەوەی ئێمە بەداخەوە لە ساڵانی ڕابردووە چەندین گۆڤاری ترمان هەبووە بۆ شانۆ سەرجەمیان وەستاون، تایەتی لەوانەیە ژمارەیەکی بەرچاوی لێ دەرکرابێ و بڵاو کرابێتەوە، بەڵام زۆربەی نەک هەمویان، نەک زۆربەی هەرزۆریان، هەموو ئەو بڵاوکراوانەی کە تایبەت بوون بە تایبەتی گۆڤارەکان ئەگەر ئێمە ئاماژەی پێ بن تایبەت بوون بە شانۆ سەرجەمیان وەستاون. ئێستا کە داکۆ بیری لەوە کردوێتەوە گۆڤارێکی تایبەت بە شانۆ چاپ بکە و بڵاو بکاتەوە، ئەم پەیوەندیە لە ناو پانتایی شانۆیە دروست بکات، لە ڕاستیە هی ئەو بۆشاییە، هی ئەو پێویستیەیە کە ئەو بۆشاییە هەیەی لە شاری سلێمانی و لە هەموو کوردستان بە شێوەیەکی گشتی، ئەویش نەبوونی بڵاوکراوەیەکی تایبەت بە شانۆیە و پێویستیەکەی وای کردووە ئێمە بیر لەوە بکەینەوە کە بەردەوامی پێ بدەین. خاڵێکی تری گرنگە گەر کات ما بێ خاڵێک تری گرنگەوەی کە داکۆ بیر لەوە ناکاتەوە تەنها لە چوارچەوەی چاپەمەنی کاغەزا بمێنێتەوە، گۆڤاری داکۆ بۆ شانۆ بیر لەوە ناکاتەوە کە بە تەنها لە چوارچێوەی چاپەمەنی کاغەزدا بمێنێتەوە، بەڵکو دەیەوێت
ئەم کللتورەی کە لە چاپەمەنی کاغەزا تا ئێستا هەیە بیخاتە ناو بڵاوکراوی دیجیتالیەوە، واتە لە دیجیتال میدیایە، لە وێبسایتە، لە سوسیال میدیایە، تەواوی ئەو بابەتانی لە گۆڤارەکەیە هەیە لە ئایندەیە دوای بڵاوبوونەوەی هەر ژمارەیەک بخاتە ناو پلاتفۆرمە جیاوازەکانی سوسیال میدیا و وێبسایت و دیجیتال میدیاوە. دەستان خۆش بێت، سواز بۆ تۆ، سواز بۆ بەشداریکردنت بە هیوای بەردەوامی و هیوای کاری باشتر. زۆر سپاس، دەستی ئەوەش خۆش بێ و ماندوونە. دەستان خۆش بێت، سواز بۆ تۆ.